نوێ مناڵم لەدەدا و خۆم نەخۆش بووم چوون بۆ عیادە ئیتر مناڵەکانم کە مردن نەمدیونەتەوە هەر خەڵکە گویانە بەجێر خۆڵەوە چاوم بە مناڵەکانم نەکەوتووە نۆمانە چەند ساڵە کیمیایی یادی هەڵەبجەیە ئێمە هەموو ساڵەیەی اینجا تا ئیسە هیچیشیان بۆ نەکردووی 2 ساڵە کاقوبات و براکەی عەرزەیەکمان هەیە سەنەد و تاپە و هەمویان بردو و توێتی بۆ تەکەین و هەلیان نەپرسیوینەتەوە قسەیان هیچیان بۆ نەوتوین نەهاتوون بەلامانە چەند ساڵە ئێمە هەموو تایفە کیمیاباران هیچی بۆ نەکراوە ئەمانیش بۆ یەکان ئێمانیان گرتووە لەگەڵ ئەوان لەبەر ئەوەی هیچ بۆ ئێمە نەکراوە ئەمانیش لەگەڵ ئێمان لەسەر ئێمە ئەکەنەوە ئەڵێ بەشکم یاد شتێکیان بۆ بکەن و زەهی شەهیدیان داوە و هەمووی شەهیدی داوە و هەمووی پەککەوتەیە و هەمووی بە سوتاوی دەرمان ڕۆیوە لە ڕاستیە ئەو شتانێکە لە هەڵەبجەیە کراوە تا ئێستا ئەتوانین بڵێن خزمەت گوزاری کراوە بەس بەو ڕادەیەنیە کە لە ئاستی داواکاری هاوڵاتانی هەڵەبجەیە بێت هەر بۆ نمونە لە هەڵەبجەیە شوێنێکی وامانیە کارگەیەک بێ شوێنێکی ئەهلی بێ کە گەنجەکانی بکەونەوە سەر ئیش بۆیە ئەو شتانێک کە کراوە لە ئاستی مەحی هاوڵاتیانان نییە حکوومەتی هەرێمیش لەو بارەیەوە کەم تەرخەمی کردووە ئەوە هەڵەبجە حسابێکی جیاوازی بۆ کرایە بە حکمی ئەوەی هەڵەبجە نازنامەی کوردستانە هەڵەبجە بە دەرەوە کوردستانی بە دەرەوە ناساندووە لەبەرەوە پێویستە زیاتریانی ئاور لە هەڵەبجە بدرێتەوە